ینی ئاماژەت بۆدا کە هەردوو لە دیموکراتەکان و کۆماریەکان ینی لە ڕێگەی کاندیدەکانیانەوە پەیامێکی ڕوون یان پرۆگرامێکی ڕوونیان نییە لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە، بەڵام ئەو گۆڕانکاریانەی کە باز دەکرێن لە ئێستادا کە چاوەڕوان کراون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەگەر ببەسترێنەوە بە ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەمریکاوە چۆن لێکی دەدەیتەوە؟ بەڵێ بەپێ و پرۆگرامانەی کە هەردوو کاندیدەکە خستویان تەڕوو لە بانگەشەکانیان و لە کەمپینەکانیانە بە دڵنیاییەوە براوەی ئەم هەڵبژاردنەچێ بێ جۆری سیاسەتەکان بە شێوەیەکی زۆر لە ڕادەبەدر جیاوازە بێت بە پێوەی کە ئەگەر ترامپ بێتە سەرکار دوو گۆڕانکاری گەورە لە سیاسەتەکانی بەرامبەر بە ئێران و سووریا دێتە گۆڕێ سیاسەتی ئەمریکا. ئەوەندەی کە ترامپ بانگەشەی بۆ دەکات ڕخنەی هەیە لەو ڕێککەوتن ناوکەی کە ئیدارەکەی ئۆباما لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کردوویەتی و پێی وایە دەبێت پێداچوونەوە بەو ڕێککەوتنەدا بکرێت، ئەویش بە سەپاندنی گەماڕۆی تازە بەسەر دەوڵەتی کۆماری ئیسلامی بۆی کە جارێکی دیکە بێتەوە سەر مێزی وتوێژ و ئیمتیازی زیاتر بداتەوە بە ویلایەتە یەکگرتووەکان. هەندێک جاریش تونترە ڕاو تەنانەت دەڵێت من ئەگە ببمە سەر کۆماری ئەمریکا ئەو ڕێککەوتنە هەڵدەوەشێنەوە. سەبارەت بە سووریا هەڵوێستی دۆناڵد ترامپ زۆر جیاوازە لە هەڵوەستەکەی هیلاری کلینتن بەوەی کە ئەو پێی وایە سووریا کێشەیەکی ئاڵۆزە و پێی وایە ئیداری ئەمریکا باشترە ئەو کێشەیە بۆ رووسیا بەجێ بێڵێت، ئەوان مامەڵی بە دۆسەی سووریاوە بکەن و ئەمریکا بە هیچ شێوەیە تەداخل و دەستێوەردان نەکات. لە بەرامبەر هیلاری کلینتن سیاسەتەکانی بەرامبەر ئێران و سووریا زۆر جیاوازە، ئەو درێژە پێدەری سیاسەتەکانی ئۆباما بێ و پشگیری خۆی بۆ ڕێککەوتنە ناوەکیەکە دەربڕیوە، بەڵام لە هەمان کاتدا ڕخنەی هەیە لەو تاقیکردنەوە موشەکانەی کە کۆماری ئیسلامی ئێران پێی هەڵدەستێەوە پێی وایە بۆ ڕێگریکردن لەو تاقیکردنەوەهانە پێویستە گەماڕۆی تازە بخرێتە سەر کۆماری ئیسلامی ئێران بۆی کە پێش بەو تاقیکردنەوەانە و بەرەو پێشبرنی بەرنامەی موشکەکەی بگیرێت. سەبارەت بە سووریا هەڵوێستی هیلاری کلینتن و سیاسەتی ئەویش زۆر جیاوازە، ئەو تونترە بەراورد بە ئۆباما سیاسەتێکی تونتری هەیە و پێی وایە دەبێت ئەمریکا کاراتر بێت، سیاسەتێکی تونتر بگرێتە بەر و تەنانەت لانگری لە بەرپاکردن و ئاواکردنی ناوچەیەکی دژەفرین لە سووریا دەکات. بەڵێ کشوات. بەڵێ کا خەسرەوە ینی ئەو ڕاپرسیانەی کە دەکرێن وەک لە دیمەنەکەدا دەبینین ئەمە یەکێک بوو لەو منازەرانەی کە لە نێوان هەردوو کاندیدا بەڕێوەچوو ڕاپرسیەکان کە دەکرێن بە تایبەتی کە ئێستا دوا ڕاپرسیەکان ینی زیاتر لە بەرژەوەندی کلینتۆندان، ئەم ڕاپرسیانە تا چەند کاریگەریان دەبێت لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان؟ بەڵێ لە چەند ساڵی ڕابردوودا بە دڵنیایی و ڕاپرسیانە ئەلبەتە و ڕاپرسیانی کە لە دەستگا متمانە پێکراوەکانەوە دێنە دەرێ کاریگەریان هەبووە و لە زۆربەی کاتە ئەو پێشبینانەی کردویانە ڕاست دەرچووە و ئەلبەتە حاڵەتی ئیسtisناش بۆ ئەوە هەیە، بەڵام ئەم هەڵبژاردنەی ئەم جارەی سەرۆکایەتی ئەمریکا لە مێژووی ئەمریکادا ئەتوانین بڵێن بێوێنەیە بەوەی کە هەردوو کاندیدەکە نەیانتوانیوە زۆرینەی خەڵکی ئەمریکا ڕازی بکەن، چ بە ئەو سیاسەتانەی بۆ ناوخۆی ئەمریکا بانگەشان بۆ کردووە، چ بۆ پرۆگرامانەی بۆ سیاسەتی دەرەکی باسییان لێوە کردووە. بۆیە ئەم هەڵبژاردنە زۆر ئەتوانین بڵێن شان بەشانی یەکەوە، زۆر جار پۆینتەکان لە 56 جیاوازی نییە بەوەی کە هیلاری کلینتۆن لە پێشە، بەڵام بەپێی ڕاپرسیەکان و ئەو ئەنجامانەی کە لە دەستگا باوەڕپێکراوەکانی ڕاپرسی دێنە دەرێ ئەوە تا ڕادەیەکیش دەتوانین پشتیان پێبەستین و بڵێن ئەنجامی هەڵبژاردنەکان دیاری ئەکەن پێشوەخت، دەتوانین بڵێن لەم هەڵبژاردنەدا هیلاری کلینتن تا ئێستاش ئەگەرچی بە ڕاژەیەکی زۆر کەم بەڵام پێدەچێت براوەی هەڵبژاردنەکانی ئەمجارە بێت و ببێت بە یەکەم سەرۆکی ئەمریکا کە خاتوونێکە و ژنەکە.
ئەمە دواتر کاریگەریی دەبێت ئەگەر ینی هیلاری کلینتۆن بوو بە سەرۆکی ئەمریکا کاریگەری بەردەوامی دیموکراتەکان بە تایبەتیەوەی کە پەیوەندی هەیە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کاک خەسرە. بەڵێ وەک باسم کرد پێشتریش ئەوەندەی پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەبێت هیلاری کلینتن وەک لە هەڵبژاردنەکانیشە پشتگیری زۆرینەی دموکراتەکانی لەگەڵەوە کاندیدی ئەو حیزبەیە وەکو بەراورد بە ترامپ کە حیزبەکەی خۆی پشتیوانی لە ناکات درێژە پێدەری زۆربەی سیاسەتەکانی دموکراتەکان و یا باشترە بڵین ئۆباما دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام دیموکراتەکان ڕۆبەڕۆی ڕەخنەی زۆر بوونەتەوە و باس لە گۆڕانکاری دەکرێت لە سیاسەتی ئەم حەزبە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆیە ئەو پرسیارەم کردەوە. بەڵە دروستە وەکو باسم کرد پێشتریش ئاماژەم پێدا هیلاری کلینتن بە بەراورد بە ئۆباما تۆزێک تونترە لە سیاسەتەکانی بەرامبەر بە کێشەی داعش ئەو پێی وایە ئەو سیاسەتانەی ئۆباما گرتوێتە بەر لە ئەنجامدا نابێتە هۆی بنبڕکردن و قەڵاچۆکردن و لە ناوبردنی داعش بەڵام دەبێتە هۆی بەرتەسکردنەوەی سنووری چالاکیەکانی داعش. هیلاری کلینتن پێی وایە دەبێت ئیدارەی نوێی ئەمریکا سیاسەتی بنبڕکردن و بە یەکجاری لە ناوبردنی ئەو ڕێکخراوەی هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە سووریا و عێراقیشەوە. ئێمە سپاس دەکەین سپاس بۆ خەسرە و ئەڵماسی شارەزا لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە واشنتنەوە لەگەڵماندا بووی.